تەماشاکەن ئەبوو بەکری سیدیق خۆشەویستەکانم چۆن لە هەموو لەحظەیەکە ئامادەیە قوربانی بدا لە پێناوی دینی خوای پەروەردگار. تەماشای ئەبوو بەکری سیدیق بکەن خۆشەویستەکانم، لە هەموو لەحظەیەکە ئامادەیە خۆی ماڵ و مناڵی کەسوکاری چەندێ ئامادەیە. ڕۆژێکیان کابرایەک لە لای عومەری کوڕی خەتابە پاش وەفاتی ئەبوو بەکر، لە لای عومەری کوڕی خەتابە کاتێکە بێ بە ئەمیری ئیمانداران وەصفی عومەر زیادە داتەوە، یعنی وەکو چۆن بڵێ عومەر تۆ لە ئەبوو بەکر باشتری. جان عومەری چی فەرموو؟ فەرمووی واللهی تەنها یەک شەوی ئەبوو بەکری سیدیق، تەنها یەک شەوی ئەبوو بەکری سیدیق نەک لە عومەر بەڵکو لە ئالی عومەر و لە بنەماڵەی عومەر چاکترە. تەنها یەک شەوی کاتێک لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆیشتن بۆ غاری ثەور، جاروا بوو ئەکەوتە بەردەم، جاروا بوو ئەکەوتە دوا، ئەکەوتە بەردەم، ئەکەوتە دوا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوو بەکرەوە چیتە؟ جاروا ئەکەوتە پێشم، جاروا ئەکەوتە پاشم. فەرمووی ئەی پێغەمبەری خوا، جاروا هەیە بیرەکەمەوە ئەڵێم لەوانەیە کافرەکان کەمینیان بۆمان دانابێ لە بەردەمەوە، بۆیە کەوتمە بەردەمت ئەڵێم ئەگەر ڕمێکیان یان تیرێکیان نۆشان بابا لە من، دوایەوە بیرەکەم ئەڵێم لەوانەیە لە پشتەوە بۆمان بێن، ئەم جا دێمە پشت ئەڵێم ئەگەر تیرێکیان یان ڕمێکیان وەشان با لە پشتەوە بدا لە من. فەرمووی ئەبوو بەکر ئەوەندە های لە هۆڵی منە، فەرمووی بەو زاتەی تۆی بە حەق ناردووە حەزەکەم هەر بەڵایە کە دێ بۆ تۆ بەری من بکەوێ. پاشان کە ئەچنە غارەکە ئەچنە ئەشکەوتەکە ئەفەرمی پێغەمبەری خوا ڕابوەستە خۆی ئەڕوا ناوی ئەشکەوتەکە کەشفەکات ئەڵێ نەوەک شتێکی تیابێ ئازاری پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم. ئەمجا ئەڵێ ئەی پێغەمبەری خوا وەرە ژوورەوە. عومەر فەرمووی واللهی ئەو تەنها شەوەی ئەبوو بەکر لە من و لە ئالی عومەر هەر هەمووی باشتر. تەماشاکە ئەم پیاوە چۆن ماڵ و مناڵی خۆی پەروەردەکە. ئەسماءە بەشێکە لە پلانەکە، عایشەیە بەشێکە لە پلانەکە، عەبدوڵای کوڕێتی بەشێکە لە پلان. براینە مسلمان وا هەیە ئێستا خۆی باشە، خۆی دێتە مزگەوت، ئەهلی مزگەوتە، بەس هیچ تەسیرێکی لە ماڵەکەی نییە، هیچ تەسیرێکی لە ماڵەکەی نییە. ئێستا لەم سمودەی خۆمانە لەم ناحەی ڕزگاریە چەند مزگەوت هەیە؟ چواردەیە پانزەیە هەیە، وانە هەر مزگەوتێ چەندێ خەڵک هالە ناوێت لە ڕۆژی جمعە؟ لای کەمەکەی تۆ بڵێ 500 کەس، 15 فی 500 کە مزگەوت وامانەیە 1000 شی تایە. حەساوی کە ئەوەنە مسلمان نوێژەکە، یعنی ژمارەکەی تقریبا نەگاتە نزیکەی 10,000 کەس. 10,000 کەس لەم شارە نوێژەکە، ئەی ئەو هەموو کچە ڕوتە، ئەی ئەو هەموو ژنە ڕوتە، ئەی ئەو هەموو خراپیە کە ئەکرێ لەم ناحەیان لە شوێنەکەی خۆم. ئەمە گشتی کوڕی کێ، مناڵی کێ، ژنی کێ؟ شتی ئێمە. یعنی ئێمە زۆربەمان تەسیرمان لە ناو ماڵەکانی خۆمان نییە، نەمانتوانێت کاریگەریمان هەبێت لە ماڵەکەی خۆمانە. هەر ئەوەنە حەساوە بەس دێنە مزگەوت نوێژەکەین ئەڕۆینە بە ماڵ تەلەڤیزۆن لەسەر هەرچی بێ گوێی نادەینێ. مناڵ و کوڕ و گەنجەکانمان لە هەر کاتێکە بێنەوە گوێی نادەینێ، کچەکەمان و ژنەکەمان هەرچی ئەکاتە بەر گوێی نادەینێ. هاتە ماشاکە فەرقی ئێمە و ئەبوو بەکر پلەی سەحابە، پلەی بەتایبەت ئەبوو بەکری سیدیق پلەکەی زۆر جیاوازە.